ئەوانەی کەوا پێشوو هیچمانیان نەبینیوە. ئێستا من کە خەڵکی ئەم وڵاتم ئەوانەی پێشوو مجربن ها کەس خێری لیان نەبینیوە هیچیان من نەکردووە فقط بۆ بەرزەوەندی گیرفان پڕکردنی خۆیان بوونە. جا پێغەمبەری خوا ئەفەرمێت رحم الله من امرئ إذا عمل عملا منكم فأتقنه. رحمەتی خوا لەو کەسە بێ کە ئیشێکەکە ئیشەکەی ئیشێکی چاک بێ و پوختە بێ و ڕێکوپێک بێ خزمەکار بێت. قولێکی عەرەبی هەیە ئەلێ کەبیر القەومی خادمهم واتە ئەو کەسەی کە ئەبێ بە گەورەی وڵاتێک ئەبێ خزمەکار بێت نەک ئاغا بێت. نەوەڵا بەڕێی من کووا 33 ساڵە چیان کردەوە خەڵکی ئەم شارە نەک بۆ ئەم شارە بۆ هەرێمی کوردستانی شتێکیان نەکردو چ شتێکیان کردو تا خەڵک لیان ڕازی بێ هەچی خستەخانێ بۆ ئەهلی و هەچی مەکتەبە بۆ بە ئەهلی و هەچی جادە و بانەیە کردویانە بە پارە و چ شتێک کراوە کە بڵێ خەڵک لێ ئیسراحەتی کرد بێ یان شوێنێک کرابێتەوە خۆ بەخش خەڵک ببینێ یان یارمەتی خەڵکی یابێ. هیچ کەسی بێ هیچ کەسی هاتووی هەر ئیشی بۆ خۆی کردە ئیشی بۆ ئێمە نەکردە هیچ کەسی هاتووی ئیشی بۆ خۆی کردە ئێمەیان هەمویان هەمووی ئێمە ژێردەستە بمانەوە هەزڵمیان لێمان کردە نۆزە دەچی بکەن هیچیان نەکردە هیچیان نەکردە بۆمان هیچ ئەوە بێئاوین ئەوە ڕێگەمان نییە بانمان نییە هیچمان نییە ئیسا ئێمە لە ماڵمە لە چەمچەماڵە لە 20 ڕۆژجارێ 15 ڕۆژجارە 20 ڕۆژجار ئەوجا ئەوماتی ئستا ئەم بەیانەوە نیوچە شەڕێک بردە ئەوجا خۆمشوەریە ئەوەنی کە ئیشاگرێ بە پەنجەی دەزە بژێرێن ئەنی ئەم 65 نزیکی 65 نەفەر چێتە بەغا بڕواقع ئەو پەڕینی حەژنۆ کەسیانی بە مەزبوطی ئیشی کردوکە دیارۆ کە ئیشی بۆ میلەتە کردوێ ئەوێتی هیچی نەکردوە شتێکە مەعاشی وەکردووە لە ماڵۆ دانیشتووە هیچی نەکردووە وەڵی ئەوەی کە ئیشی بیا بکردێ بەعزێکی باشە کردوێتی بەشی خۆی ئیشی کردووە بەس زۆرشی دیای کە ئیشی نەکردە و شتێکە مەعاشی وەرگرت یان هیچ شتێکی نەکردوە شتێکە چۆ لە بەغا دانیشتووە هیچ شتێکی بۆ میلەتە نەکردووە ئەوەی تیادی بە پەنجەی دەزە بژێ ئەو کەمەکێکی ئەو هەژنۆی گیان باش نەشۆبی لە هەموو حیزبەکان تیادی بەس ئەوەی تری وەڵی هیچی نەکرد تیادی زارە هەر ساڵ ساڵ ناوی ئەبینی کە ئەبیسیکەم بیا لە پەرلەمانی بەغا دانیشتووە هیچ نان لێ زعلەی شوێ باز ناکرێت تووشی خەڵکان تووشی قەیران و برسێتی و نەهامەتی کردو و خەڵک لە گەنجەکان من هەمووی لە تاوەڕاکە ناتوان ژن بێن ناتوان ماڵێک پێکەوە بنێن ناتوانن زۆر کەس ئاسخێزانجیا بۆتەوە بەهۆی ئەم هەموو دەردی سەری و ئەم هەموو هینان زۆر بەڕاستی زۆر ژیانی خەڵکان تاڵ کردووە ئەمە ئەوە ناکەمان کاندیدی خەڵک نین ئەگە تۆ ڕاستت دێ ئەمان کاندیدی حیزبن قڕمشکراوی حیزبن ئەبێ ئێمە هەرچۆنێ بۆ ئێمە دەنگ بن بە کەسانی باش تامان لە هەموو حیزبەکە ئینسانی باشێ بەڵام بە تایبەتی حیزبی دەسەڵات ئینسانەکە باشیش بێ لە حاڵەتێکە ئەوان بۆ ئەم بەستی خوان بەکارین قڕمشکراوی حیزبە بەڵام کەسە باشەکان غیرەتیان قوبوڵ ناکە بوون بە مەقەش ئەگەر زانیان وایە واسێنن.